بۆ ڕایگشتی بۆ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان وەک لای هەمووان ئاشکرایە لە ماوەی ڕابردوودا لە سنووری خانەقین و گوندەکانی دەوروبەری لەلایەن تیرۆریستان و چەند دەستێکی ڕەشی نادیارەوە بە بەردەوامی هەوڵی شێواندن و زیان پێگەیاندنی هاوڵاتیان و جوتیارانی ناوچەکە دەدرێت. بەو هۆیشەوە زیاتر لە 40 شەهیدی هاوڵاتی و هێزە ئەمنیەکانی سنوورەکەی لێکەوتۆتەوە و زیانێکی زۆری مادیشی بە ناوچەکە گەیاندووە. وەک دیارە هەر بەوەشەوە نەوەستاون و ئێستا لە کاتی درێنەکردنی ڕەنجی یەکساڵەی جوتیارانی سنوورەکە ئەم دەستە ڕەشە هەستاون بە سووتانی دەغڵودانی هاوڵاتیان و ئاگرتێبەردان و ڕووخاندن و بۆمڕێژکردنی زەویوزاری گوندەکان. لە ماوەی هەفتەیەکدا 4 هاوڵاتی شەهید بوون کە یەکێکیان مامۆستایە. بۆیە سەرەڕای ئیدانەکردنی ئەو تاوانە قێزەوەنانە و ئەو هەوڵ و پیلانە ڕەشانەی تیرۆریستان و ئەو دەستانەی کە چاوێن بە ئارامی و پێکۆژیانی شارەکە هەمڵایەت پێویستە دەست بەجێ سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بێنە سەر هێڵ و ڕێگەی پێویست و خێرا بگرنە بەر بۆ ڕێگەگرتن لەو زوڵم و ستەمەی بەرامبەر بە شاری خانەقین و دانیشتوانەکە یەکرێت. لە ئێستادا هەمووان لە بەردەم دۆخێکی ناهەمواردا دەژین و لە بەردەم مەترسی بەجێهێشتنی بە کۆمەڵی ناوچەکە و زەویوزاری جوتیاران داین. ئێمەش وەک نوێنەرانی کورد ئەم بابەتەمان لە نێو پەرلەمانی عێراق و ڕووژان بۆ ئەوەی سەرجەم لایەنەکان ڕووی ڕاستەقینەی ئەم ناحەقیانە ببین و چارەسەرێکی بەپەلەی بۆ بدۆزنەوە. سڵاو لە ڕۆحی پاکی سەرجەم شەهیدان، سڵاو لە سەربەرزی و خۆڕاگری خەڵکی خانەقین و گوندەکانی دەوروبەری فراکسیۆنە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق